إن الله لەم دیمەنەدا گەنجێک واتای قورئانی پیرۆز بە زمانی ئاماژە بۆ ئەو کەسانە ڕوون دەکاتەوە کە نابیستن. بوونی قورئانی وەرگێڕدراو بۆ سەر زمانی ئاماژە ڕەنگە لای هەندێک کەس ئەستەم بوو بێت. بەڵام مامۆستا عەزەدین حامید مستەفا لە ماوەی 2 ساڵدا هێنایە بەرهەم. مامۆستا عەزەدین مستەفا 8 ساڵە لە مزگەوتی ئەحمەد دەرماناوی شاری ئەولێر وتاری یەینی بۆ نابیستان وەردەگێڕێت. لە دوایین کاریشیدا تەواوی قورئانی پیرۆزی بۆ سەر زمانی ئاماژە وەرگێڕاوە. ئەمەش بووەتە هۆی دڵخۆشی نابیستان و وای کردووە بتوانن بە ئاسانی لێی تێبگەن. لە مزگەوتەکانی شاری هەولێر کۆ دەبنەوە مزگەوتی ئەحمەد دەرمانەوە. لەو ماوەیە فکرم لەوەی کردەوە هەوڵدەین هەموو قورئانیان لۆ بکەمە زمانی ئاماژە. نزیکەی 2 ساڵە سەرقاڵی ئەو کارە بوو. ئەلحەمدوللا ئێستا بەرهەمەکەی هاتە دی. ڕەنگە لێرە و لەوێ و چەند ئایەتێک یان چەند سوورەتێکی قورئانی پیرۆز بۆ سەر زمانی ئاماژە وەرگێڕدرا بێت. بەڵام ئەمە یەکەم جارە لە سەراستی هەرێمی کوردستان و تەنانەت جیهانیش تەواوی قورئانی پیرۆز بۆ سەر زمانی ئاماژە وەربگێڕدرێت. چەند سوورەتێکی کورد سوورەتەکانی ئاخری قورئان لە جوزئەمە و لە جوزئەمەی ئاخرەکانی جوزئەمەی سوورەتی ناس و فەلەق و ئەوانە کرایتە زمانی ئاماژە. بیرم لەوەی کردەوە مادەم سوورەتێک هەبی 2 سوورەت هەبی لۆ نین هەموو قورئان ئەوە نەکەین. چێ بەڕاستی ئەوان لەسەر موسحەفی ئاسایی زۆر قورس و زۆر زەحمەت بوو لە بۆوان خوێندن. بێ ئەمن ئەو ئەرکەم هاشتە سەر شانی خۆم ئەو بیرۆکەیەم لۆ هات. مامۆستا عەزەدین تەمەن 46 ساڵ دەرچووی بەشی شەریعەی سەر بە کۆلێژی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سەلاحەدینە. 4 کەس لە ئەندامانی خێزانەکەی نابیستن. ئەمە شۆکارێک بووە بۆ ئەوەی خزمەت بەو توێژە بکات و دەشڵێت دەبێت هەموو ماڵێک کە نابیستی تێدا بێت کۆپیەک لەم قورئانەی بۆ بچێت. هەچی نابیستێ لەو هەرێمی کوردستانە دەبی نوسخەی بستەماری. لەمارە برایەک و 2 خوشکم نابیستن، براژنەکەم نابیستە. ئەوانە دافعەکی باش بوون لەبۆ من ئەمن خەمیان لێ بخۆم لە خزمەتیاندا بم لەسەر بیرۆکەی وان داوایان کرد لە من بێم وتاری هەینی و محازەرات و سیمینار و شتوان زۆر لۆ ئەنجامدایە لۆم تەرجمە کردینە. دەوتی ئەو قورئانە بە چاپ گەیشتێ و بەرجەی خەڵکەتی خەر زۆر پرسیار دەکە ئەو قورئانە بە چەند هەدیە دەکەین. ئەمن لێرەوە ڕای دەگەێنم ئەو قورئانە هەتا ئەمن مابم هیچ کەس مافی ئەوەی نییە بە 1 دینار بیفرۆشی پارەی لێ وەرگری. لێرەوە ئەگەر وەفاتیشم کرد ئەو وەسیەت بی ئەو قورئانە دەی بە هەدیە بدرێتە ئەو چینەی. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دوای سیرکردنی وەرگێڕانەکەی مامۆستا عەزەدین دەستخۆشیێکی زۆریان لێ کردووە و ڕەزامەندیان لەسەر بەکارهێنانی داوە. ئەو کات فتوایان دەرکردووە کە لەمە دووە نابیستان دەتوانن لە ڕێی ئەم وەرگێڕدراوەوە ختمی قورئانی پیرۆز بکەن. شێتی زانایان زۆر دڵیان پێ خۆشبەختانە ئەوان بە خۆشحاڵیەوە لێژنەی فتوای باڵای فتوای کۆبنەوە لەسەری و فتوایان لەسەر دەرکرد و ڕێیان پێدا و ئەو قورئانە تایبەتە بەو چینە بخوێن و قورئانەکە تەفسیر نیە خوێندنەوەیە. لە تەواوی جیهاندا 72 ملیۆن کەسی نابیست هەن. لەو ژمارەیە نزیکەی 5,000یان لە هەرێمی کوردستانن. بوونی قورئانێکی وەرگێڕدراو بۆ سەر زمانی ئاماژە بووەتە خۆشحاڵی نابیستان و بە هەنگاوێکی گرنگ لە ژیاندا پێناسەی دەکەن. چونکە لەمە دووە بە تێگەیشتنی لە قورئانی پیرۆز نزیکتر دەبنەوە. پێشتر نەبووە هیچمان نەبوو نەمان دەخین هیچ دەستمان بەهیچ نەدەکرد هیچ لە قورئان دوور بووین. بەڵام ئێستا ئەتو ئەو لۆ چاپکردنێ و خوا خێرش زۆرمان دەگاتێ و ئێستا دەچین قورئان دەخین و ئەمەش بەشدار بووین لەو خێرەی.